دیارەکردنەوەی سنتەرێکی گرنگی کۆچی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان دەباتە ئاستی نۆیەم وڵات لە جیهاندا کەم سنتەری تێداکرا بێتەوە، دەواازەیەکی ستانداردا بەڕووی پێشکەوتنە نێودەوڵەتەکان لەم بوارە و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان. من قسە دەکەم لەم بارەوە لەگەڵ میوانەکەم بەڕێز ناز جەلال بەڕێبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە پارێزگای هەولێر کە لەگەڵمان لە هەولێرەوە. بەڕێز خاتوو نازم کاتت باش، سپاس کە لەگەڵ کوردستان 24 کردنەوەی ئەم سنتەرە تا چەندە گرنگەوە خزمەت بە هۆشیارکردنەوەی گەنجان لە بواری کۆچی نایاسایی دەکات. ئەو کاتت باش خاتون، زۆر سپاس لە بۆ دەرفەتە. طبعا کردنەوەی سنتەری ڕاوێژکاری کۆچ ئەم سنتەرە لە میانەی ئەو هاوبەشەیە کە لە نێوان JCC وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سنتەری ڕاوێژکاری بۆ پەرەپێدانی سیاساتی کۆچ ICMPD دامەزراوە. ئامانجی سەرەکی لەو ئەوەی سنتەرەی بۆ بەرزکردنەوەی هۆشیاری گەنجان و ئاگادارکردنەوەیان لە مەترسیەکانی کۆچی نایاسایی، چونکە هەمومان دەزانین کە کۆچ حقێکی شەرعی هەموو ئینسانەکە، بەڵام بەڕێگای شەرعی و بەڕێگای یاسایی. و لە ڕێی ئەو سنتەرە دەتوانین دەرفەت لە بۆ گەنجان بڕخسێنین، بۆ دۆزینەوەی هەلیکار، بۆ خولی ڕاهێنانی پیشەیی، بۆ دابینکردنی ڕاوێژکاری لە چەندین بوار، هەروەها هەر لە کارنامەی وەزارەتی ناوخۆ کە پێشتر ئێمە ئەوەمان ڕاگەیاند بوو ناشنال ریفێرال میکانیزم کە ئەویش بۆ هاوکاریکردنی گەڕاوەکان بۆ دۆزینەوەی هەلیکار، بۆ پێشکەشکردنی ڕاوێژکاری دەرونی لەگەڵ وەزارەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستان هاوبەشیمان هەیە بۆ ئەوەی ئەو گەنجانە بتوانن لە سنتەرەکانی ڕاهێنانی پیشەیی سوود وەربگرن. زۆر باشە. ئەمە تا چەندە کاریگەری لەسەر کەمکردنەوەی ڕێژەی کۆچ دەکات؟ ئایا توانراوە لەم بوارەدا کاری باش بکرێت؟ هەروەکو ئاگادارن کە سنتەرەکەەوە تازە دامەزرایە و ئێمەش وە تیمەکەمان لە خول و ڕاهێنانێکی بە شێوەیەکی ستانداردی نێودەوڵەتی بۆ ئەوەی بتوانن ڕاوێژ بە خەڵکەکە بکەن، بەڵام لە تەجروبەی وڵاتان کە ئەو سنتەرانە هەن ڕێژەی کۆچی ناسایی کەمتری کردووە. ئەوەش بەهۆی ئەوەی کە خەڵکەکە زیاتر هۆشیاری بەرز بۆتەوە لە مەترسیەکانی کۆچی نایاسایی ئاشنا بووە. زۆر باشە. ئەم سنتەرەوەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد ئەزمموی وڵاتان لە کردنەوەی ئەم سنتەرانە زۆرە 100 وڵات لە جیهاندا کار بەم سیستەمە دەکەن. تا چەندە کەڵک لە ئەزمموی وڵاتانی دیکە وەردەگرێت، ئەزمونە نێودەوڵەتەکان لە بواری کۆچ وەروەها هۆشیارکردنەوەی گەنجان لەو بوارە؟ بەتەکید ئەم سنتەرە بە ستانداردێکی نێودەوڵەتی دامەزراوە و وڵاتانی یەکێتی ئەوروپا، هەر لە وڵاتی نەرویج، سوید، فەڕەنسا، زۆربەی وڵاتەکانی یەکێتی ئەوروپا پاڵپشتی ئەو سنتەرەکەن، جا بە مادی یاخود بە ئەوەی کە ئەزمون پێشکەش بکەن بۆ ئەوەی بتوانین سنتەرەکی سەرکەوتومان هەبێت. زۆر باشەمە لە هەولێر کراوەتەوە، بڕیارە لە شوێنەکانی دیکەش بکرێتەوە. بەرنامە هەیە لە چ ناوچێک یا بڵێن لە ئیدارەکی سەربەخۆیە پارێزگایەکی دیکە بکرێتەوە تا چەندە هەماهەنگی لە نێوان پارێزگاکان وەم سنتەرانە گرنگ دەبێت بۆ زیاتر ڕایکردنی کارکردن و هەروەها دەستکەوتەکانی ئەو سنتەرە؟ طبعا بە خۆشحاڵیەوە یەکەم جار ئەو سنتەرە لە پارێزگای هەولێر دامەزرا وەکو پایلۆت پرۆجێکت کە هەولێری پایتەخت بتوانین سنتەرێکی ئاوا پێشکەوتووی لێبێت و بەتەکید لە داهاتوش لە پارێزگاکانی تریش ئەم سنتەرە دادەمەزرێ و دواتریش سنتەرەکان هەمووی بتوانین پێکەوە کار بکەین و سوود لە ئەزمموی یەکتر وەربگرین و بتوانین لەگەڵ یەکتر باشترین خزمەت پێشکەشی هاونیشتیمانیان بکەین. زۆر باشە. پێشووتریش بەڕێز ئاماژەت پێکرد سنتەری گەڕانەوەی نیشتیمانی لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دانرابوو بۆی کە کەسانێکە لە دەرۆن بە شێوازەکانی بگەڕێنەوە هاوکات ڕێگریکردن لە کۆچی نایاسایی لە نێوخۆی وڵاتدا بکرێت بۆ گەنجان. ئەو خولانەی کە ئێوە دایدەنێن بۆ ئەم گەنجانی لە سنتەرەکانتاندا بەشدارن تا چەندە لەم ئەزمونانەی ڕابردوو کەڵکی لێوەرگیراوە، کێ ئەتوانێت بەشداری لە سنتەرە و خولەکاندا بکات؟ ئایا مەرجێکی دیاریکراو هەیە و چۆن ئەم ڕێنماییە دەدەن بە گەنجان؟
ئەو کەسانی کە برێ لە دەرەوەی وڵات گەڕاونەتەوە و گەنجانەیان هەر کەسێک لە ڕێگەی سیستەمی گەڕاوی نیشتیمانی NRM دەتوانن سەردانی سنتەرەکانمان بکەن لە پارێزگای هەولێر و خۆیان ناونووس بکەن و ئەمەش بتوانین ئەو خولەی کە ئەوان پێویستیان پێیان ئەوان کە ئامانجیانە فێری بن ئەمە دەتوانین لە بۆیان دابین بکەین لە هەر لە خولی ڕاهێنانی پیشەیی لە خولی زمان لە خولی کۆمپیوتەر یاخود ڕاوێژکاری دەرونی یاخود هەر ئاسانکاریەک لە مثلەن معاملاتە چی هەیە لە دائیرە چی لە بۆ ئەو ئاسانکاری لە بۆ ئەوراق و شتانە ئەمە بە هەموو شێوەیەک هاوکاریانی زۆر باشە بەڕێز ناز جەلال بەڕێبەری کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان لە پارێزگای هەولێر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.